ئامانجیان خزمەتی گەنجان و منداڵانی مەملەکەتی شەید و ئەنفالە لە ڕێی ئەو توانایی کە لە بواری ڕاهێنان بە درێژایی ساڵانێک لەسەر ئاستی ناوخۆیی و جیهانی بەدەستیان هێناوە. چەند گەنجێکی تایکواندۆکاری چەمچەماڵ هۆڵێکی ڕاهێنانی وەرزشی تایکواندۆیان بە ناوی فێرگەی تایکواندۆی شەهید لیوا شێرکۆ کردوێتەوە و خۆبەخشانە ڕاهێنان بە فێرخوازانی ئەو وەرزشە دەکەن. ئێمە وەکو فێرگەی تایکواندۆی شەهید لیوا شێرکۆ بە خۆشحاڵیەوە سوپاسی واگەین کە بەسەر ئێمەتان کردەوە وەکو فێرگە. ئەم فێرگە چۆن دامەزراکەم بتوانین وەفایەکمان هەبێت بۆ شەهیدی قارەمان فەرماندە شەهید لیوا شەهید شێرکۆ کە بیرۆکەیەکمان بووە لەگە برای بەڕێز خۆشەویستم کاک ئاراس حاج عومەر کە بتوانین داواکاریەکەمان بەرز بۆ لای کاکە براکۆش بە خۆشحاڵیەوە توانیمان دەڕێی داواکاریەکەمە یاسایی و کاژێڕە بۆ جەنابی کاک شێخ تاریخ و کاک بەختیار حوسێن کە سەرۆکیەکی تایکواندۆی سلێمانی ئەوانش بە خۆشحاڵیەوە قبوڵیان کرد کە فێرگەیەک بەناو شەهیدی فەرماندە و لیوا شێرکۆ دامەزرێ. دیارە ئێمە ئەگەر شاریش بکەین بەناو ئەو فەرماندەی و هێشتان کەمە ئێمە بتوانین ئامانجمان لەم فێرگەیە وەرزشە وەرشێکی تایکواندۆ کە بە هەموو جیهانی بناسیێرین بە شارە خۆشەویستەکەمان بتوانین ئایندەی ئەم نەوانە لە کوردستان و چی لە عێراق و چی لە دەرەوە بتوانن ئایندێکی گەشت و ڕوونیان هەبێ. ئامانجێکی تری ئەو گەنجە خۆبەخشانە لاکردنەوەی ئەو فێرگەیە بەرزڕاگرتنی ناوی شەهیدێکی قارەمانی چەمچەماڵ شەهید لیوا شێرکۆ فاتح شوانیە کە فێرگەکان بە ناوی ئەو شەهیدەوە کردوێتەوە. مەڵبەندی 12 ڕخنی چەمچەماڵ و خانەوادەی شەهید لیوا شێرکۆ بەڵێنیان بەو گەنجانەدا پاڵپشت و هاوکاریان بن لەو خزمەتەی کە بە کەرتی وەرزش و گەنج و لاوی شارەکەی دەکەن. جێگەی دڵخۆشی بوو بۆ ئێمە و هیوادارین کە سەرکەوتوو بن و بەڵێنی ئەوەشمان پێداون کە هەرچیەک بە ئێمە بکرێ پشتیوانیان نەبین و لە هەموو شێوەیەک لە خزمەتیان نابین و هیوادارین کە وەرزش و بواری وەرزش لە چەمچەماڵە پەری زیاتری پێ بدرێت چونکە خەڵکی چەمچەماڵ خۆشەویستیەکی تایبەتیان بە وەرزشەیە و سەرجەمچینە توێژەکان لێرە حەزیان لە وەرزش و لە بواری وەرزشە. وەکو مەڵبەندی 12 ڕێخستنی چەمچەماڵ وەکێکی نیشتمانی کوردستان ئێمە پشتگیری لە هەموو بوارەکانی وەرزش دەکەین. لێرانەوە پەیاممان بۆ هەموو چین و توێژەکان پشتگیری هەموو بوارەکانی وەرزش لە تۆپی پێ لە تایرە لە تایکواندۆ لە کیکبۆکسێن لە هەموو بوارەکان ئێمە لە دوای کۆنگرەوە بەڵێنمان داوا وەرزشکاران لاوانی خۆمان توانەکانیان بە هەموو شێوەیە پشتگیر و پشتیوانیان بن. بۆ ئەم ناوی شەهیدەکانیشمان دیارە ئێمە حکوومەتی هەرێم و بەرهەمی هەموو خوێنی شەیدان لەسەر خوێنی شەیدەکانمانە یادکردنەوەی یادی شەیدەکانمان لە ناو ڕوح و زەهنی نەوەکانمان کە هەتایە بمێنێتەوە وەکو وەفایەکە. هەنگاوە دڵسۆزانەکەی ئەو گەنجە خۆبەخشانە لە بینایەکی کۆندایە و بە کەلوپەلی سەرەتایی دەستیان پێکردووە. هەر بۆیە داوایان لە گەنجە خەمخۆرەکەی لاوان و هاوسەرۆکی یەشێتی نیشتیمانی کوردستان لاهور شێخجەنگی کردووە کە دەست لە ناو دەستی خانەوەدەی شەهید لیوا شێرکۆ و مەڵبەندی 12 ڕخسنی چەمچەماڵ پێکەوە فێرگەکەیان بۆ نەوژەن بکەنەوە تاوەکو دڵگەرمتر لە هەمیشە ئەزمموی خۆیان بۆ خزمەت بە ڕۆڵەی شەهید و ئەنفالی ئەو سنوورە بە هەموو توانایەکەوە بخەنە کار. مەجید حەمید، گەلی کوردستان، چەمچەماڵ.